هەنگاوەکانی پێگەێنانی خولی نوێی پەرلەمانی کوردستان لە یەکەم دانیشتنیەوە ڕوبەڕووی ڕەخنە و ناڕەزایی توندی لایەنە سیاسیەکان بۆوە بە تایبەتی کە بەبێ ئامادەبوونی فراکسیۆنی یەکێتی دەستەی سەرۆکایەتی هەڵبژێردرا هەروەک بۆ یەکەم جار و لە مێژووی بەشداری سیاسی خۆیدا یەکگرتووی ئیسلامی کوردستان لە پۆستەکانی لیژنەی یاسایی پەرلەمانی کوردستان بێبەش کرا و لێپرسراوانی ئەو پارتەژ ڕای دەگەێنن ئەوەی بەرامبەریان کراوە سزایەکە و لەلایەن پارتیەوە بەسەریاندا سەپێنراوە ئەوەی لە دانیشتنەکەی ڕۆژی سێشەممەی پەرلەمانی کوردستاندا ڕوویدا بۆ یەکگرت و پرسیاری زۆر هەڵدەگرێت بە تایبەتی وەک لێپرسراوەکانی دەڵێن خاوەنی 20 ساڵ ئەزموونی کارکردنی یاسایین لە دادگاکانی کوردستاندا بەڵام کاندیدەکەیان بۆ لیژنەی یاسایی ڕەت کراوەتەوە ئەوەش بەو واتایی پارتی دیموکراتی کوردستان کە زۆرینەی لەناو پەرلەماندا بۆ خۆی مسۆگەر کردووە ئەوەی خۆی بیەوێت دەنگی لەسەر دەدات و تێیدەپەڕێنێت ئەوەشی بەدڵی نەبێت ڕەتی دەکاتەوە بە زۆرینەی دەنگی پەرلەمانتاران لیژنەی یاسایی پەرلەمان کە لە 11 ئەندام پێک هاتبوو هەڵبژێردرا بەو پێیش پارتی و سۆسیالیست 4 ئەندام یەکێتی 2 ئەندام گۆڕان 1 ئەندام کۆمەڵ 1 ئەندام پێکهاتەکان 2 ئەندامیان بەرکەوت ئەوەش لە کاتێکدایە کە یەکگرتووی ئیسلامی لە خولی پێشوودا ئەندامێکی لە لیژنەی یاساییدا هەبووە بەڕای هێزە سیاسەکانی تری هەرێمی کوردستان کە بەشداریان لە پرۆسەی سیاسیدا کردووە ڕووداوەکانی ناو پەرلەمانی کوردستان ڕەنگدانەوەی پلانەکانی کارکردنن بە زۆرینەی پەرلەمانی بەڵام زۆرینەیەکی ستەمکار بە جۆرێک ئەو هێزەی یەکەم پۆستەکان لە نێوان خۆی و ئەو هێزانەدا دابەش دەکات کە لێوەی نزیکن و دابەشکردنی پۆستەکانی نێو کابینەی نوێی حکوومەتیش لەسەر هەمان شێواز دەبێت بە تایبەتی کە لە ڕێکەوتنی نێوان گۆڕان و پارتی بۆ کابینەی نوێ کار لەسەر قایلکردنی گۆڕان لە ڕێگەی پێدانی پۆستی زۆرەوە کراوە